هری وفتای بالاد بام عزیزم روزی چوار جامره هری صبحانی مرو عزیزم اسروی وامره لا 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 کجولی چو کجوله دەنگێک سنوورەکانی ڕۆح تێک دەشکێنێت نازری ناوێکە سنوور ناناسێت پەیامە هونەریەکەی لە پاڵ مرۆڤایەتی بوون و نەغمەی مرۆڤێکی هەموو سەردەم بەو سەدا و ئاوازە ڕەنگینەی بنیادەم سەرمەست و سەرسام دەکات شەهرام ژێکانی قورگی بۆ ئاواز و دەنگی جوانی هەردوو زمانی کوردی و فارسی تەرخان کردووە دەگوترێت شەهرام ئاوازگەلێکی ئەوتۆی چڕیوە لە دەنگی هیچ کەس ناچێ و هیچ کەسیش لە دەنگی ئەم ناچێت کاک شارام یەکێک لەو گۆرانی دەژانەیە کە لە تاوان بڵێم خەتی یان هێڵی سونەتیدا ئیشەکات بەڵام ئەگەر هەر پێشکەوتنێک لە مۆسیقا و گۆرانی ئەم زاتەدا هەبوو بێت بەشێکی هەرە زۆری هی مۆسیقای کوردیە بۆچی چونکە بە بنەڕەت کاک شارام خۆی یارسانە یارسانەکانیش خاوەنی مۆسیقایەکی کۆنن خاوەنی مۆسیقایەکن کە هەر لە کۆنەوە بەهۆی شاراوەیی ئاینەکەیان بەهۆی کڕماتبوون کە بە فارسی پێڵێن سەر ڕەمەگوو یانێ کە ئەوەی لە دڵتایە بڵاوی مەکەوە باسی مەکە خاوەنی گۆرانی و مەقاماتێکی زۆر خاوەنی 75 قەتارن کە زۆر بڵاو بوونەتەوە بەڵام هێشتا بە باشی نەناسراوە لە ساڵی 1950 لە کۆڵانی یەخچاڵە لە گەڕێکی بەرزەدەماخ لە شاری کرماشان منداڵێکی کورد لەدایک دەبێ و ناوی دەنێن شەهرام ئەو دەنگەی بنەماڵەکەی کوردستان ئێران جیهان شانازی پێوە دەکات زۆر علاقاتی باشە و ئەوەیە کە هەر کەس پرسیاری لێ هەیە و لەگەڵ یا حەزەکە قەرارێ وادەشتێکی لەگەڵا دامنێ بە گەرمی استقبالی کردووە ئەڵێ بێن بۆ ماڵمان دانیشن قساکە لەگەڵ یانە تەجروبەی خۆی بۆ جۆرە کە بتوانێت ئەنێت ئەختیانە بە سوورەتی ڕسمی کلاسی کە بێنە کلاسی نەبووە بەڵام هەر کەس خۆی حەزەکە بە دوایە بە دوای خۆی ئەوە کارەکانیە کە مەسەن گوێ لە کارەکانی هەیە و یا پرسیاری لێبێت بە گەرمی جواب بداتەوە لەگەڵ یا قسەکات بەڵام بە سوورەتی ڕسمی لە پەیمانگایەکە لە زانکۆیەکە شتێک بکرد تەدریسکات بۆ جۆرە نە باللبات شد عقيق چون که مشابه باللبات شد عقيق رفتن ملک یمنم آرزوست چون که مشابه به رخت گشت گل چون که مشابه به رخت یک سال بر انقلاب بوو کە ئازمونە باربەت بوو ئەو لێنا مەقام ئەوەڵی بەدەساوە ئەو ئازمونە لەو دوایی تر شارەم نازری تر بانوان خانندێک مەترەح بوو لە ئێرانە تە گروو شێدا کە ئێمەش ناو گروو شێدا کارمان کردگە لێنەوە بە یەکەوە ئاشنا بووین تا ئیسە یەکتری نەبینین و کارەکەین بێکەوە ئاشنایەتیشمان ئەگەڕێتەوە بۆ 30 ساڵ زیاتر لە سوید لێرە لە ئامریکا بەڵام ڕووی نەداوە هەتاوەکو ئێستا کە پێکەوە گۆرانی بڵێن ئەوە پێش نهاتووە بەڵام یەکترمان دیوە کاک شارام ئەوەندە لە فارسیەکەدا بەهێزە
لە کوردیەکەدا ئەوەندە بەهێز نییە ڕاستیەکە ناتوانانی حاشیە لێ بکە. پیدا شدم پیدا شدم پیدا شدم پیدا شدم پیدای نام پیدا شدم پیدای نام پیدا شدم شیدا 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 شدم شیدا 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 شدم. زۆربەی کارەکانی شارامی نازری لە بەشی فارسیدا لەسەر شعرەکانی مەولانای ڕۆمی و حافزە، هەروەها لەسەر شعری نوێی فارسیش کاری کردووە. مۆسیقای فۆلکلۆری کوردی یەکێکە لە کۆڵەکە گرنگەکانی کارەکانی شارامی نازری و لە زۆربەی کۆنسێرتەکاندا کاری کوردیشی هەیە. مادرم دەهێرێت ئەڤەلین دایکم یەکەمین کەس بوو ئەو کاری کردم، بۆیە ئەتوانم بڵێم هەر دایکیشم مامۆستام بووە لە پێگەیاندنی مندا، هەم لە بواری ئەدەبی و هەم لە بواری هونەریشدا. چونکە ژینگەی ماڵی ئێمە جیاواز بەو پێی ماڵێک بوو پڕ بوو لە مۆسیقا و مەجلیس و کۆڕی هونەری و بەتایبەت ئەو کاتەی کرماشان خەڵکێکی هونەری ئەهلێکی شعری هەبوو، کەش و هەوایەکی عرفانیان هەبوو. ئاوا بوو کرماشان کە ئێمە منداڵ بووین، خێزانی منیش چونکە ئەهلی مۆسیقی بووین، دایکم، باوکم، مامەکانم، بەشێکی زۆر لە خێزانەکەم، هەر کەسێکت دەبینی خاوەنی هونەر و بەهرەیەکی خۆی بوو. در هوایت بیقرارم بیقرارم روز و شب سر ز کویت بر ندارم روز و شب در هوایت بیقرارم روز و شب سر ز کویت بر ندارم روز و شب جان روز و جان شب ای جان تو انتظارم روز و شب. 1500 گۆشەی مۆسیقایمان هەیە کە لەو 1500 ئەکرێ بوترێت 1200 ڕەنگە زیاتریش کورد خاوەنیەتی. لەو شتانە کە تایبەتی کرد فعالیەتی مامۆستا شارامی نازری دەنگی جنسی تایبەتی خۆی بوو، نوعی خوێندنی تەقلید لە کەسێکی خاص نەبوو، نوعی تەحریرەکانی نوعی خوێندنەکەی ئەوە یارمەتیداوە باعث بوو کە بێژگەم لە تەکنیکی بێژگەم لەوە کە ئەحساس و هەستێکی جوانی بوو و ئینسانێک بوو محقق بوو، ئینسانێکی باسەوات بوو، ئینسانێک بوو زۆر زەحمەتی کێشاو لەسەر موسیقای فارسی و موسیقای کوردی ئەوانە. ئەوە مهم بوو کە جنسی تایبەتی خۆی بوو و شەبیهی کەس نەبوو، عینی کەس نەبوو، باعث بوو جەماوەرێکی زۆرتر پێ بکەوە، محبوبیەتی زۆرتر بوو. مادر ز سحر در میخانه نهادی شەهرام دەنگە دڕفێنەکەی لە دایک و باوکیەوە بۆ ماوەتەوە، هەل لە تەمەنی منداڵیەوە بەهۆی دایکیەوە لەگەڵ شعر و گۆرانی ئاشنا بوو. باوکیشی دەنگێکی نەرمی بوو و لەگەڵ شارەزایی لە گۆشە و ڕەدیفی میلۆدی ئێرانیەکان سێتاریشی دەژەنی. باوکی کەڵکی لە شێوازی پێشینان و گۆرانی بێژانی ئەو دەڤەرە بە تایبەت شێخ داودی گۆرانی بێژی بەناوبانگی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو سەردەمە وەرگرتووە، ئەوەی لە هونەر بوویەتی ناویەتە بەردەست کوڕەکەی.
شارەم نازری خب یەکێک لە گەورەترین خوانندەگەلی ئێرانە و هەم لە لەحاز مەقامات و ڕەدیفە و فرە واردە هەم لە لەحاز ئەدەبیاتە و لەناو موسیقی کوردیشا کاری کردگە بە تایبەت موسیقی ناوچەی کرماشان مخصوصا موسیقیە تەمبور کارێک تەمبور کە سەدای سۆخانە عێشق چەندانە کاری ئەنجام داوە کە هەڵ ئەڵعانەن یەکێک لە خوانندەگەل مەترەح ئێرانە لرزان 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 لرزانه لرزان 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 شایا هلپر کی کردانه چین 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 دشنوبانه دشنوبانه شارامی نازری توانی لە تەمەنی 7 ساڵیدا یەکەم بەرنامەی هونەری خۆی هاوڕێ لەگەڵ تارژەنینی هەمیشە لە یادی دەروێشی لە ژەنیارە بەناوبانگەکانی ئەو سەردەمەی کرماشان پێشکەش بکات. پاشان لە تەمەنی 11 ساڵیدا توانی چەند بەرهەمێکی دیکە لە مۆسیقای ئێرانی پێشکەش بکات. نازری بۆ دەوڵەمەندکردنی تێگەیشتنی خۆی لە مۆسیقا پەیوەندێکی زیاتری لەگەڵ ئامۆزاکەی کەیخەسرە و پورنازری کوڕی پەروێزخان پورنازری و دەروێش عەلی خەراباتی دروست کرد. دەتوانم بڵێم کە یەکێک لە کۆڵەکەکانی موزیکی سنەتی ئەو مۆسیقایەی کە کاک شارامی نازری بەسەریەوە کارەکات یان پیشەیەتی بەسەر مۆسیقای کوردیەوە دامەزراوە. یەکێک لە مەزمونانی شێعرانی مەولانە شێعرانی عارفانەیە. زۆر لەو کارانیچەکە ئەم خوێندی بەڕاستی زۆر بەباشی توانی مەسەڵەن مۆلانە بناسێنێ بە خەڵک لە هەموو شوێنەکە چون لەسەر زۆر لەسەر ئەشعاری مۆلانە کاری کرد و چەندانە ئەلبومی هەیە تایبەتی لەسەر ئەو شێعرانە کاری کردووە ئەویش بەناو بە ئەنوانی شاعرێکی عارف دەیناسن ئەو پیاوە گەورە ئەو کاریچە تایبەت بوو ینی تابەر لە ئەو ئەگەر کارانێکیان خوێندبوو زۆر کەمتر بوو بەڵام لە دۆرەی ئەمە بەرەو ئەملا زۆرتر لەسەر ئەشعاری مۆلانە ئیشیان کرد و ئاهەنگانێکی زۆرتری خوێند. مۆسیقاژەن و ئاهەنگدانەر و دەنگێکی حەزین شەهرامی نازری خاوەنی سلۆبی تایبەت بە خۆیەتی و مۆسیقای حەماسی و عیرفانی تێکەڵ بە یەکدی کردووە. شوالی ئاوازی ئێران چل ئەلبومی لە کارنامەدا هەیە و ئەلبومە ناسراوەکانیشی بریتین لە ئاگرێک لە قامیشەلان شەیدابوون و کاروانی شەهید و دەنگی قسەی عشق و بەهارانی ئاویار و ئاوازی ئەساتیر و گوڵی سەدبەر. یەک نەفەرە کە حرفەیی بێ کار بکە هەمیشە خۆشایەندە بۆ هەر کەسێک خۆشایەندە. ئێمەش وەختێک کارێک ئەنجاماین ئەگە بزانین ئەو کارمانە دروست ئەنجامەکە ئەدرگێ و دروست ئەخوێنگێ ئەوە بۆ ئێمە خۆشایەندە. موسیقەیەک ئەتوانین مەزمونی ئەو موسیقا عارفانە بێ یا حەماسی بێ یا شاد بێ یا غەمگین بێ یە بەخشێکی بەستیگە هەیە بە نوعی ئەرنجەکە و بە نوعی سازمەندیەکە و موسیقاکە بەخشێکیشی شعرەکەیە. هەمیشە بە دوێ ئەوە بووە کە کاری تازە بکات و کاری نوێ بکات کە دڵی جەماوەری خۆی بەدەست بێرەوە کارێکی زۆر گرینگە زۆر مهمەوە بە بۆنەی ئەوە هەمیشە جەماوەری زۆر بووە. این خرد خام به میخانه بر ای جانم ای حبیب. شەهرامی نازری ناوبانگی جیهانی هەیە. لە فەڕەنسا خەڵاتی لیژیۆن دۆرنۆ و لە ساڵی 2010 خەڵاتی فەخری شوالیەی لەلایەن حکوومەتی فەڕەنسا پێبەخشرا. خەڵاتی میراتی کللتوری ڕۆژئاوای لەلایەن بانکی مون سکرتێری پێشووی گشتی نەتەوە یەکگرتوەکان پێدرا. وەرگرتنی دکتۆرای فەخری لەلایەن وەزارەتی فەرهەنگی فەڕەنسا، وەرگرتنی دکتۆرای فەخری لەلایەن ئەمریکا یونیڤەرسیتی.
مدالیای زێڕینی مولانا لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری تورکیا و خەڵاتی ئوستوڕەی زیندوی لەلایەن زانکۆی UCLA ئەمریکی پێدرا، ڕێزێنانی لەلایەن کۆنگرێسی ئەمریکا و ناونانی ڕۆژی 25 شوبات بە ناوی شەهرامی نازری لەلایەن شارەوانی سان دیاگۆ لە ولاتی کالیفۆرنیای ئەمریکا. شارامی نازری لە ساڵی 2014دا داهاتی 1 ساڵ کاری خۆی بەخشیە کچە قوربانیەکانی ئاگربەربوونی قوتابخانەکەی شیناویەی ڕۆژهەڵاتی کوردستان. هونەرمەندی پڕ لە دەنگ و نەغەم و ئاواز شەهرامی نازری کوردستان بە ئەوین و دایک پێناسە دەکا و هەمیشە شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکات. کۆنسێتەکەی شاری کرماشان من کرماشانی فارسی نیزانم باشترین شایدیە بۆ کوردبوونی ئەم پیاوە. وطن